بینەرانی عزیز و خۆشەویستم کاتتان باش لە خزمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حزبی حکمەتی لەم بەشە لە بەرنامە ساڵحەی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حزبی حکمەتیسمان لەگەڵە وتوێژەکەین سەبارەت بە تادیدات و هەڕەشە و گۆڕەشەی کە جمهوری ئیسلامی بۆ سەر ئۆپۆزیسیۆن دەستی پێکردو و تا جێگای کە من ئیتلاعم بێ بواە خەلەیسەلا کراون و دوورە خرێنەوە لە مقرراتی خۆیان. پێشەوەی پرسیارەکانم ئاراسە بکەم، ساڵی سەرداری ئەگە دەنگی منە بیسی خۆشاتی بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ هاوڕێ عەبوو سڵاوم هەیە بۆ خۆت بۆ هاوکارانت و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموو. سپاس بۆ تۆش. ساڵی سەرداری وەکو ئاگاداری جمهوری ئیسلامی لە ئیدامەی سیاسەتی ضدی ئینسانی و ضدی خەڵکی خۆی کە هەمیشە تۆباران و هێرش و ئاوربەردانی مەناتقی کوردستانی کردووە و چەندی جار مقرراتی هێزی ئۆپۆزیسیۆنی دژی خۆی تۆباران و ئەمە کردووە. لە نەتیجەی ئەم سیاسەتەیە باتەوەجێ بەو فشارانەی کە بۆ دەوڵەتی عێراق و وەسا هەرێمی حکوومەتی هەرێم هێنابووی گوایە ئەم خەلەیسەلای ئۆپۆزیسیۆنی عەمەلی کردووە. حەزەکەم لە زمانی تۆ ئاخرین خەبەروبار لەم رابطە بە چۆ گەیشتۆ تا چه حەد ئەم مەسەلە جددی و اتفاق کەوتووە؟ بەڵێ هەروە کە خۆتان ئیشارەتان پێکردووە ئێمە لە بەرنامەگەل قبلیشە لەم موردۆ قسەمان کردووە. جمهوری ئیسلامی بە کۆمەکی حکوومەتی عێراق و هەروەها بە هاوڕایی حکوومەتی هەرێمی کوردستان لەخەرە تەرحی ئەو پیلانەوە بوویان بۆ مەحدودکردنەوەی ئەحزابی ئۆپۆزیسیۆن لە کوردستانی عێراق ئۆپۆزیسیۆنی ئێرانی تەلاشی کرد، فشاری هاورد بۆ ئەوە کە ئەم ئتفاقە بکەوێ و ئەو ئوردوگا و مەقەڕات و ئەوانەی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کوردستانی ئێران کە لە کوردستان عێراق مستەقەر بوون نەیەڵێ و ئەوەی کە ماوەی لەمەوبەر دووسێ ماڵ لەمەوبەر هێشتا ئەو عەلی شەمخانی دەرنەکرا بوو لەگەڵ قاسم عەرەجی مەسئولی ئۆرگانی ئەمنیەتی حکوومەتی عێراق دواییش لەگەڵ وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ئتفاقە بووە و خولاسە دوێکە ئاخرین مۆڵەتێ بوو کە ئەبێ ئەو مەقەڕات و ئوردوگانە چۆڵکەن. خب فشار جمهوری ئیسلامی هەموو کەس ئاگادارە لەسەر ئۆپۆزیسیۆن ئەمە یەکەم جار نییە، بە درێژایی ساڵها 5-6 ساڵ کە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کوردستانی ئێران لە کوردستانی عێراق مستەقەرن ئەماری دامەی بووە بە فشار بە ترۆر بە تەقینەوە بە بۆمباران بە موشەکباران کە اتفاقان کەسانێکیی لە ئەحزابی ئۆپۆزیسیۆن کرۆ بە قوربانی. بەڵام لەم سەردەما بۆ فشارێکی زۆری لەسەرەوە گەرەکی ئەم فشارە لەسەر خۆی بکاتۆ بە هەرحاڵ ئەم پیلانەی بە کۆمەک حکوومەتی مەرکەزی عێراق کە عەلە الئەمر جمهوری ئیسلامین و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان کە ناتوان هیچ بەرامبەر بە جمهوری ئیسلامی بێژن، ئەم پیلانە تقریبەن جێبەجێ بووە. ئەو جۆرەی وا ڕەهبەرانی ئەو حیزبانە باسیەکەن ئەو ئوردوگانە بە شێوەی جاراون و مەرکەزیەت و هێزی نظامی و ئەوانە لەوێ نەماوە و بە هەرحاڵ خەریکن ئەیان گوێزنە بۆ شوێنگەلێکی تر چەند شوێن دیاری کراوە. یەکیان منتەقەیەکە لە نزیک هەولێر بەناو هەریر و نازەنین شوێنێکی مەشهورە نزیک شەقڵاوایە، لەوێ گوایە مستەقەریانەکەن. بەڵام بەشێک زۆر لەوانە بخانەوادەن ئینسانگەلێکی غێرە نظامین مناڵن بە هەرحاڵ کەسوکاری ئەو کەسانن و سەر بەو حیزبانن و لە شارەکان ئاژێن جمهوری ئیسلامی ئەم تەوتەئەکە و من فکرەکەم و ئەگەر لە مەقابڵیان نەوێسرێ بەوەش ناوێسێ ئەگەر کۆیان کاتۆ لە ئوردوگایەکە، چۆن مەسەڵان ئوردوگای ئەشرەفی مجاهدینیان بە کۆمەک حکوومەتی عێراق و ئەوانە وا لەسەر کاربوون لەو سەردەما بۆمباران کرد و خەڵکی زۆریان لێ کوشتن، یا چۆن حکوومەتی فاشیستی تورکیە ئوردوگای مەخمور دوای ساڵها هەڵەسێ لە عمقی خاکی کوردستانی عێراقا بۆمبارانەکە و خەڵکیان لێ کوژێ و ترۆرەکە. من فکرەکەم ئەمانی شەرۆ بەرنامەیانە هەیە فعلەن گەرەکیانە و ئوردوگانە من چنە شوێنێ متەمەرکزم یا دوو شوێن وەخت دەستی باستر بێ بۆ کوشت و بەڕ هەمزەمان دوێکە و ئەوانە مەسەڵان
فرودگای عربەت کە هەر نزیک سلێمانیا شاید 30 کیلومتر عربەت بەڵێ پێشن فرودگای کشتوکاڵ ئەوێشیان بۆمباران کردووە هێشتا کەس هیچی نەوتوە کام یا تورکیە قەتعەنیا ئێرانە دەوێت تعدادە پێشمەرگەیەکی نیشتمانی کوژراون و چەند کەسێک بریندار بوون و هەروەها لە ئیدامەی ئەم ترۆر و فشارە بۆ ئەحزاب ئۆپۆزیسیۆن کولەن ئۆپۆزیسیۆنی تورکیا ئۆپۆزیسیۆنی ئێران مەسەڵەن فشار هاتووەوە دوێکە ئەندامێکی کەنەکە کۆنگرەی نیشتمانی کورد لە دەفتەرەکەی خۆیان لە پایتەختی هەرێمی کوردستانە هەولێر چوونە سەرناوە کوشتیان و وەکو بەرزیبانان بۆی دەرچوون گەرەکمەوە بێژم ئەم فشارانە هەیە بەڵێ جمهوری ئیسلامی خەریکم کارانەیە خۆ بە ئەترازاتێک لە ناو کوردستانی عێراق و لایەن ڕۆشن فکران و فعالین چەپ و کۆمونیست و ئەوانە بە تومەر ڕوبەڕوو بووە بەڵام هێشتا مەساڵ ئەترازاتێکی ئاوا وەسیع مەسام شنە بەر کۆنسولگەری جمهوری ئیسلامی ئەوانە نەکراوە بۆیە جمهوری ئیسلامی بە کۆمەک دەوڵەتی عێراق و فشاری دەوڵەتی عێراق و تەئیدی حکوومەتی ئەقلیمی کوردستان خەریکن ئەو پیلانە جێبەجێەکەن و بەداخەوە وایە زۆر سپاس بۆ تۆزەحەکانت ساڵی سەرداریێرە و ئاگاداری و هەموو دنیا ئازانێ جمهوری ئیسلامی لە شرایطێکی زۆر زۆر نالەبار لە تەواوی توول و عمری خۆیان بەسەرە باویش بەردەسەری فشار و مبارزاتێکی ئازادی خوازانە کە لە ئێرانە دژ بە جمهوری ئیسلامی هەیە و لە هەمیشە زایفتر و ناتەوانترە چۆنە لەم شرایطەیە ئاوا مسممە بۆ بەسال گۆزانەوە و خەلەسەلای ئۆپۆزیسیۆنی ئێران چۆن ئەم کاراکە ئایا ئەوێت بەم هەدەفە بەم نیەتێکە خۆی لەژێر ڕچێفی و فشاری مبارزاتی خەڵکە دەرباسکە لە قسەکانیشتا تۆ ئیشارە بەوە کرد کە ئەگەر مقاومەت و مبارزە نەکرێت جمهوری ئیسلامی بەم حەدەش ممکنە ڕانەوەسێ ئەمنیەت و ئاسایشی بەشێتری کۆمەلگا بخاتە ژێر خەتەر و ممکنە ئەم ئۆپۆزیسیۆنە بخەنە جێگایەکە و ئیمکانات و بەسام مەخفیگا و کونە تەیارەوەمانیان نەبێ احتمالی هەیە لەو بۆلاوە وەکو قوربانیەک ئەسەن بە پەهبادۆمانە تۆباران و بۆمبارانۆمانەیان کە ئایامە چەندێ محتەمەلە قەتعەنەوە محتەمەلە جمهوری ئیسلامی ئەوە بەشێک لە پلانەکەیەسی کە تایسە دایناوە ئەگەر فشاری بۆنێ لە ناوە لە ئەستەری احترازات و مبارزات و ئەوانۆ قەتعەن ئەو بەرنامەیشە ئەباتە بەرۆ بە تەور واقعی جمهوری ئیسلامی تەنیا یەک ئەبزاری بەدەسۆ ماوە ڕوت و قوت بووەسۆ لە مقابل خەڵکە ناتوانێت لە مەسایلی اقتصادی حەلکە ناتوانێت مەسایلی فەرهەنگی و سیاسی و ئازادیەکان و چوزانم ئەو شتانەوە ئەنوا و ئەقسام بحران و قەیران ڕووی لێکردووە نەیتوانیوە هیچ جوابێکی باتۆ تەنیا شتێک وە بارحاڵ خۆی تایسە پێڕاگرتووە گەرەکی ئەمە ئیدامە بۆ ئەوە خۆیشی پێڕاگرێ هەر ئەبزاری سەرکوب بە و نیروی و ئەرتەش و ئەوانەیە پێی وایە گەرەکیە بەم نەوعە بێژێ من کەماکان قەدر قودرەتم خۆ ئەم حزبانە ساڵهاز بەو مەعنا نەچوونە سەناوە و فعالیتی نظامیان نەکردووە و حتا وەختێکە لە یەک ساڵ گذشتا زۆر کەس تەمایل بوون ئەم حزبانە پچە ناوە وارد بن لەبار نظامی و عەلی جمهوری ئیسلامی ئەو کاریان نەکرد نەتیجە ئەوە کە جمهوری ئیسلامی بیانوویەسی و دەلیلیەسی و ێژێ ئەمانە حزوریان لە مەناتق مەرزیە ئەمنیەت منە خاتە خەتەرەوە مطلقاً ئەوە نییە فقط و فقط یەک شتە ئەویش قەدەر قودەتی خۆی بنوێنێ خەڵک مەرعوب بکە و بە هەر حاڵ ئەمەی بۆ ئەلوێ باتەوەجو بەوە دەسەڵاتی هەیە لە عێراق و لە کوردستان عێراقا هیچی پێ ناکەن بەرامبەری و هەرچێ ئەو بێژێ قبولیەکەن و تەحمیڵیەکە پێیان دەنەتیجە بەنظر من ئەمە ئەبزارێ باشە وەسیلەیە باشە بۆ ئەوە بەشە لە بەرنامەکان خۆی و ئەزم دەبێژێ من کەماکان قودرەت منتەقەم هەرچێ مەیلم بێ ئەیکەم ئەنا خۆ مەسەڵەن لە مقابل خەڵکا واقعاً شتێکی وای پێ نەماوە کە خەڵک بتوانن ڕازی بن زەڕەیەک لەو خەشم و نفرەت و تووڕەیەوە بەرامبەر بە جمهوری ئیسلامی هەسیان کەم بێتەوە زۆرتر بووە فراوانتر بووە گوستەرتر بووە کەمتر نەبووە بۆیە من پێم وایە ئەو هەروواکە عەرزم کردن ئەم مەسئلەی ئەبزار سەرکوب و قودرەت نظامیەکەی تەنیا فعلن بەدەستۆ ماوە گەرەکی لەوە ئیسفادەکە
و ئەمە بەشێک لە ئەو کارەسە بۆ ئەوە بێژێ من ئەها بالاخره ئەحزابێ هەن لەو دیو مەرزەکانەوە مەسەڵەن ممکنە ئەگە ئەحزابێکتر هەر لە مەناتقی غێرە کوردستانی شابووایان فەرزکە مەسەڵەن لە منتەقەی جواری خوزستانە لە منتەقەی ئەفغانستانە یا لە شوێنگەرێکترا مەرزی حتممە ئەو کارێ بەرامبەر بە ئەوانی شەکرد ولی ئەم حیزبانە سابقەیەکیان هەست بە دەرەجاتێ ناو خەڵکان نفوزیان هەست و جمهوری ئیسلامی گەرەکیە بەم نەوعە قەدەر قودەتی خۆی بنوێنێ و خەڵک جامعە مەرعوب بکە و حشەزەدەی بکە بەڵام من فکرەکەم جامعە ئەسڵەن ممکنە بۆ ماوەیەک چەند ڕۆژێک مانگێک ئەم جۆرە ئیقداماتی جمهوری ئیسلامی ئەم سەرکوبگەریە ئەم هێرشەی بۆ سەر ئەو حیزبانە و هەڕەشە و گوڕەشە و تەهدیدیە بتوانێ بە دەرەجاتێکی کەم تەسیری بێ بەڵام هەموو شتانەوە بە ئیسی ڕق و تووڕەیی و بێزاری و ناڕزایەتی عەمیقی خەڵک لە جمهوری ئیسلامی هەیە کەماکان بە قۆت خۆی باقیە یەک زەڕە مەسەلەی بێکاری نەتەنیا حەل نەکردووە زۆرتر بووە گرانی نەتەنیا چەند بەرابەر بووە فەقر و فەلاکەت چوزانم خستنە زیندانی فعالین هەر کەسەی لەو جامعە مەسەڵەن بە جۆرێک سەری بجوڵێنێ زەڕەیەک ئەو جمهوری ئیسلامی ئیحساسکە خەتەرەبۆی خاتە زیندان 40 هەزار نەفەری خستە زیندان ئەسڵان لە ساڵڕۆژی مەرگی مەحسا ژینا ئەمینی تەواو کوردستانی کردووە پادگان نیروگەلێک وا بە ماسک و بەلیباز ڕەش و بە هەموو شتێک تانگوتۆپی برووە ئەتراف قەبرستانی ئایچی بۆ ئەوە هیچ ئەقدامێ لەو ڕۆژان نەبێ بەڵام خەڵکی کوردستان بە شێوەگەل مختلف دەستیاندا بە اعتراز دەدا بە بارزە و قەتعەن ئەمە ئیدامەی هەیە ممکنە چەند ڕۆژێک ترکەوێتەوە هەروەکە 96 بوو بە 98 بوو بە ئەوەی لەسەر مەسلەی ئاو لە ئیسفەهان و شیراز و نازانم کوێکێ هەروەکە بوو بە شۆڕشی لەم ئاخێزی شۆڕژگەرانەی ژینا لە یەک ساڵی گوزەشتا ئەمە بەنظر من ڕەوەندێکە ئەمە واقعەتێکە کە هەر ئیدامەیە بێ و جمهوری ئیسلامی نەگەرێکیە و نەتوانایی هەست حتا گەرێکی بێ بەسەر ئەم مشکلات و گرفتە کە تووشی خەڵکی کردووە زاڵ بێ کەماکان ئەو بحران و قەیرانانە هەن و ئەم مەسئلەیشەوە گرتوویە بەدەسۆ و قەدەر قودرەتی و سەر کوبگەریە خۆی خەریکە شمشێری لە ڕووە بەستووە بەنظر من ممکنە مدەتێکی کەم توول بکێشێ بەڵام قەتعەن لەگەڵ مبارزە و مەقاومەت و ئاعترازاتی بەرینی خەڵکی کوردستان و سایری نقاتی ئێرانە ڕوبەڕوو زۆر سپاس ساڵی سەرداری وەختمان زۆر نەماوە حەزەکەم لە زمانی ساڵی سەرداری و سیاسەتی حیزبی حکمەتی بەرامبەر بەم ئێقدامە جەنایەتکارانەی جمهوری ئیسلامی ببیسین و بانگەوازی ساڵی سەرداری بۆ خەڵکی کوردستانی عێراق و بە ئام ئێران و خەڵکی کوردستانی ئێران دەست بەم سیاسەتە زدی ئینسانی جمهوری ئیسلامی چی و چۆنەکرێت هەوسار بکرێت ئێمە لە ڕابردووشا لە بەرنامە چ نوێشتاری و لەم تەلەڤیزیۆنە و باقی میدیای ئیجتماعیوە لە اختیارمانە بووە عەلەی سیاسەتی سەرکوتگەرانی جمهوری ئیسلامی بۆ دەستدرێژیکردن لەسەر ئەحزابی ئۆپۆزیسیۆن لە کوردستانی ئێرانە کوردستانی ئێران لە عێراقا مستەقەرن قسە و باسمان کردووە ئەم سیاسەتە جەنایەتکارانەس محکومە بە نظر من هەر حیزب و جەریان و شەخسیەت و ئینسانێکی ئازادی خواست دەبێ بەرامبەر بە ئەم سیاستی سەرکوتگەرانی جمهوری ئیسلامی بوێسێ ئێمە لە بەرنامەمانە هەیە ئێمە لەو حیزبانەین لەو جەریانەین لەو نیروین دفاعی بێکەم و کاست لە هەموو فعالیەتی سیاسی ئەحزاب ئەفراد ئەوانە ئەمان کردووە بەرنامەی ئێمە بەرنامە یەک دنیای بێتر زۆر ڕوون و ئاشکرا و توێسی ئەمەکە هەر کەسێ هەر حیزبێ ئەتوانێ فعالیەتی سیاسی خۆی بکە ئازادە متنگ بەرگوزارکە خەڵکۆکاتۆ تەشکیلاتی بێ عەلەی جمهوری ئیسلامی عەلەی هەر حتا نەت جمهوری ئیسلامی عەلەی هەر حیزبێکی تر بە شێوەی سیاسی و ئەوانە اعترازکە و تەبلیغکە و مبارزەکە ئەمە کاملەن ئازادی بەیان یعنی کاملەن ئازادی بەیان ئازادی بەیان ئازادی تەشەکل ئازادی فعالیەتی ئەحزابی سیاسی ئەمانە هەمووی لە بەرنامە یەک دنیای بهترە هەیە لەسەر ئێمە فعالیەتمان بۆ کردووە
تەلاشمان بۆ کردووە لەسەری تووشی شەڕ بووین لێمان کوژراوە لەسەر ئەمە حمڵەمان پێکراوە بۆیە ئێمە قاتعانە و ڕۆشن ئەم جەنایەتەی جمهوری ئیسلامی و فشاری هاورە بۆ ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کوردستانی ئێران لە کوردستانی عێراقا محکومەکەین داواکەین لە خەڵکی کوردستانی عێراق کە ئەلئان ئەو حزبانە لەناو ئەوانە زندگیەکەن خانەوادەکانیان پێشمەرگەکانیان یارمەتیان کەن بەر کونسولگەری دەبێ بگیرێ هین جمهوری ئیسلامی نابێ ئیجازە بدرێ بەنظر من بۆیە جمهوری ئیسلامی توانی ئەم کارە بکە بەشێکی ئەو بەنظر من خەڵک نەهات نەمەیان ئاعترازیان نەکرێ ئەمە لەم بارۆ گلەییمان هەست لە خەڵکی کوردستانی عێراق دەڕۆشن فکران ئێمە هیچ تەوەقع و انتزارێکمان لە پارتی و یەکێتی و حکوومەتی هەرێم نییە ئەوانە مەسلحەت خۆیانەوەنە بەڵام انتزار هەست لە خەڵکی ئازادی خواست لە خەڵکی چەپ و کۆمۆنیست لە نووسەران لە شاعران لە فیلمسازان لە بەرەی ڕۆشنبیر و ئازادی خواست ئێمە انتزار و تەوەقع ئەمان هەست بەرامبەر بە جمهوری ئیسلامی بەرامبەر بەم کردەوە بێسن بچن بەر کونسولگەری لە سلێمانی و لە هەولێر بگن بێژن حەقتان نییە ئەم کارە بکەن حەقتان نییە ئاوا 100 کیلومتر بێنە ناو خاک کوردستان عێراق ئەحزابێکی ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە ساڵ هاست 35 ساڵە ئەمانە خۆ دەوران حکوومەت هەرێم و ئەم حکوومەتی مرکزی فدراڵی عێراق نەبوون زەمان سەدام حوسێن لەوێ بوون و ئوردوگا بووە و فعالیەتیان کردووە دەرنەتیجە من وازانم جێی خۆیەسی نەتەنیا خەڵکی کوردستانی عێراق بەرزمە خەڵکی کوردستانی ئێران بە هەرچێت لەو نەپیان نەکرێ هەر جۆر پێیان باشە بە شەعار نووسین بە ئەعتراز بە هەر جۆرێ خۆیان پێیان باشە بەرامبەر بە ئەم جنایەتە بێسن و دفاع لە ئازادی فعالیەت‌های سیاسی مهم نییە چه حزب و چه جریان و چه شخص و چه بۆچوونێکیەیە بەنظر من ئەمە یەکێ لە فعالیەت‌های هەر ئینسانێکی چەپ و کۆمونیست و ئازادی خوازە ئەبێ دفاعی لێ بکە و ئێمە وەکو حزبی حکومەتیست ئەمە سیاست و جاهدگیریمانە ئەم جنایەتە محکومەکەین و دفاعەکەین لە فعالیەتی ئازادانەی ئەحزاب سیاسی ئەس جملەم حزبانەوە لە کوردستان عێراق مستەقل زۆر سپاس ساڵی سەرداری پرسیارم زۆرە بەڵام وەختەکەمان بە کۆتایی هاتووە سپاس بۆ تەودەعەکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا منیش سپاسدانەکەم کات و ساتێکی خۆش زۆر سپاس بۆ تۆ شەروە بینەرانی عزیز و خۆشەوی ساتینە کۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری دامەی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم